سەرەتا سەری ڕێز و نەوازش دانوێنم بۆ گشت شەهیدانی کورد و کوردستان بە تایبەتی تیرۆرکردنی خاتوونە گیهان و ئەو خانمانی کە لەم ڕۆژانەی دواییە لەم مانگانەی دواییە تیرۆر کران لەژێر ناوی ژن ژیان ئازادیە و زۆر بەداخەوە کەوا خانمانی جیهان چەند ئەشکەنجە ئەیرێن چەند کێشەیان هەیە ئێمە خانمانی کورد سێ جار کێشەمان هەیە و بەڕاستی خانمانی کورد لە جیهانە تا ئیستا هەر ئەچەوسێنرێنەوە ئەگەر هەر خانمێک هەنگاوێک بچێتە پێشەوانیە زۆر بەداخەوانیە نێرانمان پیاوسالارەتیمان و ئەو نەریتەی ناو کۆمەڵگای کوردی کە نەریتێکی بێگانەی عەرەبپەرست و دوژمنە سەرسەختەکانی میلەتی کورد وای لە نەتەوەکەمان کردووە ئێمە لە ژێر دەستەی نەک پیاو سالاریا بین بەڵکو لە ژێر دەستەی نەتەوە سالاریا بین لە ژێر دەستەی ئاین سالاریا بین جا لەبەر ئەوە ژنانی کورد سێ جار دەبێ خەباتی ئازادی بکەین خەباتی ئازادی ئیمڕۆی ئێمەش ژن ژیان ئازادی ئەوە نییە بڵین ئەمانەوێت ژن ڕوود بێ ژن جەستەی دەرخان نەخێ بەعەکسەوە کە ئەڵین ئازادی بە تایبەتی خاتوونە گیهان مامۆستای ژن لۆژی بوو بۆ لەبەر ئەوەی ژن لۆژی مانای چی لەوانەیە زۆر کەسەیە لەم مانایە تێنەگەیشت بێ مانای یەکترناسین و ئاشتەوایی بینی هەموو نەتەوەیەک بینی نێرینە و مێینە بینی ئاژەڵ و بینی سروشت مانای ئەوەیە کەوا تەبایی هەبێ لە بینی مرۆڤایەتی و لە بینی هەموو جیهانە ژن لۆژی مانای ئەوە ژن لۆژی مانای ئەوە نییە کە بڵێ من ئەمەوێ بە تەنیا بژیم هیچ مەلێک ناتوانێت بە یەک باڵ بفرێ هیچ چەپڵێک بە یەک دەست دەنگی نایە واتە نێر و مێ پێکەوە جوانن نێر و مێ پێکەوە ئەبێ خەباتکەن لە چیا لەوەیە کە بتوانێت بژی بۆ ژیان بە تەباییەوە جوانە جا بەداخی شەوانێ ئێمە کە ئەم خاتوونەشمان لە دەستدا ئەمەش ئێمە پێی ناشکین پیشی ناچینە سەر ئەژنۆ خاتوونەگین یەکەم شەهیدمان نییە و ئەخیر شەهیدیشمان نابێ هەمومان هەرە بێ خەبات بکەین خەباتیش ئەبێ قوربانی لێبین زۆربەی زۆری ژنان دایکن دایکان ئەتوانن وا لە مناڵەکانیان بکەن پیشانیان بن خەبات مانای چی ژیان مانای چی ئەم خەباتی کە ئەمڕۆ دەستمان ناوەتیە ئەبێ دایکان بیگەێنە ناو مێشکی مناڵەکانیان بۆ نەوەی دوا ڕۆژمان ژیانێکی ئاسوودەیان هەبێ مناڵی دوا ڕۆژمان نەوەی دوا ڕۆژمان ئێمە پێویستمان بەوەیە کە بە تەواوەتی تێبگەن لە خۆشی ژیان خۆشی ژیانیش چییە بەس تەباییە ئەگەر دایکان بتوانێ مناڵێکی جوان پەروەردەکات کەواتە نەتەوەیەکی پتە و پەروەردەکە کە نەتەوەکە و پتە بوو ئەو کاتە ئازادیش بەرقەرارە بێ ئەمە بە ئەرکێکی سەرشانی هەموو تاکێکی ئەزان بە تایبەت ئێمە خانمانی با بڵێن کورد کە سوپاس بۆخوا ئیمساڵی پشتی شێرمان بەرکە و لە کۆنگرەی جیهانی هەموو جیهانە کە بۆ سێم جار بوو هەر 5 ساڵ جارێ لە با بڵێن قارەیەک ئەکرێ ئەم ساڵ لە قارەی ئەفریقا لە تونس بوو ئێمە وەک کوردستانیانی هەر 4 پارچەی کوردستان مای خۆشحاڵی بوونمان هەبوو لە کۆنفرانسە لە تونس تا ئیستا درێژە پێدەری ئەو کۆنفرانسە تەواو نەبووە سیمینارات و بڵێن نووسراوەکان کۆتایی پێنەهاتووە ئێمە یین چیەکەین هەر بابەتی خاتوونە گیهان و هەم بابەتی ژیلە و هەم بابەتی کێشەی هەموو خانمانی کورد ئەمانەیە لە یەک بابەتە چڕیکەینەوانی
و پێشکەشی کۆنفرانسی جیهانی بکەین و کە ئەم بابەتانە نابێ بە ئاسانی تێپەڕێ و گوم بێت. ئێمە بە هیچ شێوازیە قوبوڵی ئەوە ناکەین هەرچ کێشەیەک دروست بێ هەرچ خانمێکمان بێتە قوربانی و بڵێن تەواو ڕۆیشت نەخێر نەڕۆیشتووە یەک ناگیهان نەڕۆیشتووە 10 ناگیهان دروستە بێتەوانێ لەمە دووە.